محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. پیغمبر عزیز خوشویستمان صلى الله عليه وسلم وقل حديثك صحيح سنن أبو داود هاتوا لصحابة كان فرموا: ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام، يعني العشر. هیچ ڕۆژێک نییە لە ڕۆژەکانی ساڵ عیبادەتکردن، ئەنجامدانی خێر و چاکە تێیدا باشتر بێت لەو دە ڕۆژە کە خۆمان پێی دەڵێن نۆمینەی حاجیان لەگەڵ ڕۆژی جەژن. هەر چاکەیەک بکەی لەو ڕۆژانەدا ئیتر بزانە ئایا ئەم ساڵ دووشەم دەست پێیەکە یا سێشەم تاکید خۆیەتی، بەس دووشەم ئایا مانگ بیستونەوە یا سیە، ئەوە وەڵڵاهو ئەعلەم. ئەتوانن متابعە بکەن و پرسیارکەن، ئاساییە. گەورەترین چاکە، خۆشەویستترین کردەوە و عیبادەت بەلای خوای پەروەردگارەوە کە ئەنجامی بدەیت لە ڕۆژدا لە ساڵەکەدا بریتیە لەو ڕۆژانە. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جیهادکردن لە پێناو خواشدا بەقەت ئەوە خێری نییە کە تۆ لەو دە ڕۆژەدا چاکە و عیبادەت ئەنجام بدەیت. فەرمووی نەخێر، جیهادکردنیش لە پێناو خوادا بەقەت ئەوە خێری نییە کە تۆ لەو ڕۆژانەدا عیبادەتی خوا زیاتر بکەیت. نوێژە، ڕۆژووە، زیکری خوایە، قورئان خوێندنە، سەدەقە و خێرە، هەر خێرێک بێ ئەوەی کە خوا پێی خۆشە. ڕۆژێکە گەورەترین ڕۆژن، لە ڕۆژەکانی ڕەمەزانیش گەورەترە وەکو ڕۆژەکان. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم: جیهاد کە لوتکەی بەرزی ئیسلامە، بەقەت ئەوە خێر نییە کە تۆ لەو ڕۆژانەدا عیبادەتی خوا بکەی، هەر عیبادەت و چاکەیەک بێ. ئیلا چێ دەتوانێت چاکەکانی بەقەت چاکەی ئەو ڕۆژە بێ؟ ئەو کەسەی خۆی و ماڵ و سەروەت و سامانی ببا و بڕواتە جیهاد و تێکۆشان لە پێناو خوادا، نەخۆی بگەڕێتەوە نە ماڵەکەشی هەمووی تیا بچێت، ئیلا مەگەر ئەو کەسە چاکەی هەبێت، بەقەت چاکەی ئەو کەسانی کە لەو دە ڕۆژەدا عیبادەتی خوا دەکەن. ئەم ڕۆژانە کە لە پێشمانە ڕۆژوت پێگیرێ، ڕۆژوو بگرە، سونەتە. ئەوەندەیشی پێت کرا ئەگەر ڕۆژوشت پێ نەگیرا دەتوانی قورئان بخوێنی، گوێ لە قورئان بگری، دەتوانی زیکری خوا بکەی، دەتوانی خێر و سەدەقە بکەی، دەتوانی قورئان بخوێنی. ئەوە بەڕاستی نیعمەتێکی گەورەیە و لەوانەیە بۆ هەندێکمان کۆتا ساڵ بێت و دڵنیاش بۆ هەندێکمان کۆتا ساڵە، کەواتە ئاگاداری ئەو خاڵە بین. بەڵام حەدیثێکەیە پیغمبری خوا صلی الله علیه وسلم کە لە صحیح ابو داود هاتووە دەفەرمێ: أعظم الأيام عند الله يوم النحر ثم يوم القر. گەورەترین ڕۆژ لای خوای گەورە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە. یەکەم ڕۆژ لەو دە ڕۆژەدا گەورەترین ڕۆژ جەژنی قوربانە کە دەیەم ڕۆژە. دوای ئەوە ڕۆژی یانزەیەمە کە دووەم ڕۆژی جەژنی قوربانە. یعنی ئەم یانزە ڕۆژە ئێمە دەڵێن دە ڕۆژ، بێگومان دە ڕۆژ، بەڵام ڕۆژێتریشمان لەگەڵایە کە بێتە یانزە ڕۆژ. ئەم یانزە ڕۆژە گەورەترین ڕۆژن لە ڕۆژەکانی ساڵدا. لە هەمووشیان گەورەتر جەژنی قوربانە، یەکەم ڕۆژی، پاشان دووەم ڕۆژی، پاشان نۆ ڕۆژەکەی تر. بۆیە قوربانیکردن ئەگەر پێت کرا لە ڕۆژی یەکەم و دووەمە بیکە، زۆر خێرە گەورەیە. ئەگەر پێشە نەکرا سێم و چوارەم بیکە. کەواتە ئینشاءڵڵا ئەوەندە ڕۆژێکی گەورە بن. لە ڕەمەزانە خۆمان هیلا کرد، دەبێت ئێستا خۆمان زیاتر هیلاکەین ئینشاءڵڵا، چونکە لە ڕەمەزان پیرۆزترن ئەو ڕۆژانە. بەڵێ خۆشەویستان، قوربانیمان لە پێشە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردووە، دەفەرمێ لە حەدیثێکی صحیح ابو داود هاتووە، دەفەرمێ: یا ئەیها الناس إن على كل أهل بيت في كل عام أضحية. ئەی خەڵکینە ئاگادار بن، هەموو ماڵێک، هەموو ساڵێک دەبێ قوربانیەک بکەن مادەم توانایان هەبێت. بۆ ماڵگۆڕین توانات هەیە، بۆ سیارە چاکردن و مەکینە چاکردن توانات هەیە، بۆ فەرمانەکانی خێزانت توانات هەیە، ئەی بۆ فەرمانەکانی خوا توانات نییە. خەڵکی وا هەیە بەشی 10 ساڵی تری هەیە دەستی تێ ناچێت قوربانیە بکە، چونکە خوا ڕەحمی لێ نەکردووە.
چونکە خوا غەزەبی لێ گرتووە ئەو ماڵەی گرتووە بەری نادات. بەڵام دڵنیابە بۆ کوزاوە زۆر بەخۆشی دەیخۆن، بەخوا سیارەی پێگۆڕن، خابی پێگۆڕن، قوڕەکەش بۆ تۆیە. کەواتە ئاگاداری خۆت بە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم على كل أهل بيت، بۆ هەموو ماڵێک، في كل عام، ئەوەی عربی بزانێت تێدەگا، لە هەموو ساڵێکدا ئەبێ قوربانیەک بکەی. ئەو کەسانەی نەیکەن پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ توانای قوربانی هەبوو و نەشی کرد، با نزیکی مزگەوتەکانمان نەکەوێت لە ڕۆژ نوێژی جەژندا، نەیە بۆ نوێژی جەژن، مادەم توانای ئەو قوربانی ناکات. بۆیە هەندێک لە عولەما دەڵێن واجبە قوربانیکردن بۆ کەسێک توانای هەبێ، بەڵام کەسێک توانای نەبێ واجب نییە لەسەری. بەڵام خوا ئاگادارە توانات هەیە توانات نییە. وەڵا خەڵکی وا دەبین قوربانی دەکا ئەبێ دەوڵەمەندەکان و وەزع باشەکان شەرمەزار بن، فڵان کەس گۆشتیان بۆ دیێنیە ڕوبعێکی ئەوی نییە، ئەی تۆ بۆ لە خوا ناترسی، ئەی بۆ شەرم ناتگرێ کابرا ڕوبعێکی تۆی نییە قوربانیەکە گۆشتەکەی بۆ تێنا شەرمەزار بە، هەتا چوارەم ڕۆژی جەژن بۆ تێی بیتی. ئەگەر ڕۆژی یەکەم دۆبش بڕیارن داوە کە ئەو فەقیرەت بینی گۆشتی بۆ تێنا شەرمەزار بە، بڵێ من بۆ نێکم خوا لە لای خوا خۆم ڕوو ڕەش بکەم. واتێ نەگەین ئێمە وا تێگەشتوینە وەڵا قوربانیکردن وەکو حەج وایە یەک جار بیکە تەواو، ئەمە زۆر غەڵەتە. ئەو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم فی كل عام، هەموو ساڵێک. ئەمە حەج نییە، قوربانی جیاواز دەگا حەجە. بەخوا کاتی خۆی لە ساڵی هەفتاکانە کردم، هەشتاکانە کردم، بۆ تۆ حەجت کردووە یا قوربانیت کردووە لێ تێک چووە، کێشەکە ئەوەی لێمان تێک چووە. حەج و قوربانیمان وەک یەک سیر کردووە. حەج یەک جار واجبە لەسەرت، بەڵام قوربانی هەموو ساڵێ دەبێ بیکەی ئەگەر توانات هەبێت. بۆیە ئینشاءڵڵا بە ئاگاداری خۆمان بین، لەخوا بترسین، شتێک بۆ قەبر و قیامەتی خۆمان بکەین. بەخوا چەند کەسەیە پارەکە لە جومعەکانە دانیشتین خوا لێیان خۆش بێ، ئێستا لەژێر خۆڵان بەتەمای مردنیش نەبوون، لە ئێمە لەش چاکتر و جوانتر و چاکتر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمانی باس کردووە چی حیوانێک بۆ قوربانی نابێ. ئەفەرمێ لا يجوز من الضحايا، ئەمە لە صحیح سنەنی نەسائیە هاتووە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم حیوانانە بۆ قوربانی نابن. العوراء البين عورها، ئەگەر ئاژەڵێک کوێر بوو، کوێرەکەی ڕوون و ئاشکرا دیار بوو، بە ڕۆشنیا دیار بوو کە کوێرە ڕوون و ئاشکرا بوو، ئەوە بۆ قوربانی نابێ، ئەواتە چاوی بێ ساغ بێ. دووەمیش دەفەرمێ والعرجاء البين عرجها، ئەگەر حیوانێ زۆر شەل بوو، شەلێکەی دیار بوو، دیار بە ڕوونی ئاشکرا دیار بوو کە دەشەلێ، بۆ قوربانی نابێت. و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم والمريضة البين مرضها، ئەگەر ئاژەڵێ نەخۆش بوو، نەخۆشیەکەی دیار بوو، کز بوو، بێتاقەت بوو، بۆ قوربانی نابێت، با قەڵەویش بێ، مادەم نەخۆشیەکەی دیار و ڕوون و ئاشکرا بێ. دەفەرمێت چوارەم ئەو ئاژەڵەی گێژە، گێژ زۆر گێژە، مۆخی تیا نەماوە، ئێسقانەکانی هیچی پێ ناخورێت، لە وەڕناخوا، گێژە، بێتاقەتە، تاقەتی نیە لەگەڵ ئاژەڵەکانە بڕوا، لە ڕان دوا دەکەوێ، چونکە گێژ و حۆلە، ئەو جۆرە بۆ قوربانی نابێ. بەڵام پرسیارێک دروست ئەبێ، ئەگەر ئاژەڵێک شاخی شکا بوو، گوێیەکانی بڕابوو یا کەل بوو، دگانی کەوتبوو، بۆ قوربانی دەبێت؟ بەڵێ کاتێکە ئیمامی بەڕای کوڕی عازب ڕەزای خوا لێ بێ باسی ئەم حەدیسەی کرد کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم حیوانانە بۆ قوربانی نابن. یەکێک لە ئەو کەسانی کە لەگەڵی دابوو لە تابعین ناوی عوبەیدی کوڕی فەیروزە ڕەحمەتی خوای لێ بێ، فەرمووی بە بەڕای کوڕی عازبی فەرموو کە سەحابەیە، عوبەید فەرمووی من پێم ناخۆشە، حەز ناکەم ئاژەڵێ سەر بڕم نەقس کەم و کوڕی لە دگانەکانی هەبێت، ددانەکانی کەم و کوڕیتی هەبێ، واتە دگانی شکا بێ، کەوتە بێ. حەز ناکەم ئاژەڵێک بکەمە قوربانی گوێیەکانی کەم و کوڕیتی هەبێ، ئیتر بڕاوە، شەق بووە، و حەز ناکەم ئاژەڵێ بکەمە قوربانی کە شاخی شکا بێ. ئیمامی بەڕا ڕەزای خوای لێ بێ فەرمووی ئەی عوبەیدی کوڕی فەیروز فما كرهت منه فدعه ولا تحرمه على أحد،
ئەوەی کە خۆت پێت خۆش نییە ئاساییە دەست خۆش بێ بەڵام لەسەر خەڵکی حرام مەکە واتە ئەگەر کەسێک حیوانێکی سەربڕی دگانی شکابوو دگانی کەوتبوو ئەگەر ئاژەڵێکی سەربڕی شاخی شکابوو گوێی بڕابوو گوێی شەق بوو خۆت نایکی ئاساییە بەڵام لەسەر خەڵکی حرام مەکە کەواتە دروستە بەڵام ئەگەر بێعیب باشترە بۆی ئەگەر کەسێک گوتی وەڵام حیوانە چاکە بەس بەخوا شاخی شکاوە ئاساییە دگانی شکاوە ئاساییە زۆر ئاساییە شتانە ئینشاءڵڵا بەڵام ئەگەر ئەوەشی تیانە بێ باشتر و چاکترە بۆی حرامی مەکەن لەسەر خەڵکی پرسیارە دروستە بێ من دەمەوێت مەڕێک بزنێک کاوڕێک بەرخێک بکەمە قوربانی بۆ خۆم و مناڵەکانم کیفایەتە لە حەدیثێکی صحیحی سونەنی ترمذیە هاتووە ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم پیاوێک مەڕێک بەرخێک کاوڕێکی سەر ئەبڕی یا بزنێک بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی ئەو ماڵ و مناڵی کە لەگەڵ خۆتایە کوڕێکە دە کوڕە نەک جیابوو بێتەوە ئەوانە جیابێ ئەوە عید بە خۆی تێبێ خۆی بیکە توانای هەبێ کچەکەت ئەوەی کە ئەگەر 10 مناڵەتە بوو 15 مناڵەتە بوو هەمووی لەسەر ماڵ بوو ژنیان نەهێنا بوو شویانێک و گیان نەبوونەوە تەنها تۆ ئاژەڵێک دەکەی بۆ هەر هەموویان کیفایەتە ئەمە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردویانە لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم بۆی ئیمامی ئەبوو هورەیرە لە ئەثەرێکی صحیحدا هاتووە ڕەزای خوای لێ بێ کە سەحابی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بەرخێک سەر بڕی کاوڕێکی سەر بڕی ماڵ و مناڵەکەی وتیان بۆ ئێمەش فەرمی بەڵێ بۆ ئێوەش بۆ خۆم و بۆ ئێوەش بۆی ئینشاءڵڵا ئیسماعیل پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ باوکی ئامادە بوو لەبەر فەرمانی خوا سەری بڕێ کوڕەکەی خۆی سەر بڕێ ئیسماعیل ئامادە بوو سەلامی خوای لەسەر کە باوکی سەری بڕێ باوک ئامادە بوو سەلامی خوای لەسەر بێ کوڕەکەی خۆی سەر بڕێ لە پێناو خوادا تۆ ناتوانانی لە پێناو خوا حیوانێ سەر بڕی ئەگەر هەت بێ قڕ بەسەرت بەخوا خوا محاسبەت دەکات لەسەرەوەی کە هەموو ساڵێ بۆ نەت توانات هەبووە ئەوە شیعارێک و دروشمێکی زۆر گەورەی لە ئیسلامدا ئێمە شوێنی پێغەمبەر ئیبراهیمەکەین سەلامی خوای لەسەر بێ ئەو ئامادە بوو کوڕی خۆی سەر بڕێ بەڵام ئێمە ئیمان ضعیف ئامادە نین حیوانێ سەر بڕین جا خۆست حسابی ساڵەکە بکەی ڕۆژی 1000 دینار ناکەوێت کەواتە تۆ ڕۆژی 1000 دینار سەرف کردووە گە حسابی ساڵەکە بکەی 350,000 دیدی حیوانێ حساب کە هەموو ڕۆژی 1000 دینار سەرف کردووە ناتوانی بۆیە باشتر وایە لەسەر ئەم حەدیثەی سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک لە زانایان دەفەرمووە ئیمامی ئیبن عوثەیمین و ئەوان ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمون باشتر وایە ئینسان لە ماڵەوە یەک حیوان بکە خۆ ئەگە دوامکی دروستە بەڵام یەک دانەکە پێغەمبەری خوا کردی صلی الله علیه وسلم بۆیە دانەیەک بکە بۆ خۆت و مەناڵەکانت کە لەگەڵ خۆتان کچت کوڕت جیایە ئەوە پەیوەندی بە تۆ نەماوە وەڵا ڕۆڵەگیان ئێوەش مەیکەن من ئێوە شەریکتانم کرد شتیوان نابێت ئەمە قسەی خۆتە ئاگادار ئێو خاڵە بن ئینشاءڵڵا یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوای یان ئاخرمان بەخێر بگێڕێت الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أي أو كساني كفقير وهجار ودسكرتن تواناي قرباني تانية خم خون بتعقد مبن والله خلقي وان بينيوا فقير بوا كقربان هاتو تسيكرو بقريان تيدي خوزيها بارم وبا قربان يبكم قرياوا بوي كتواناي نية حائشة زوري هي حر دلي دانا تشالكيه چونك إيمانك وانا ضعيفة كاريگري دينك بسري ونية قرياوا تواناي قرباني نية أي أو كساني كدلتان خمبارة بيتعقد تواناي قرباني تان نية دل خوش بن چونکە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانی بۆ ئێوە کردووە ئەوانەی کە نیانە نەک ئەوەی کاڵێ نیمە و هەیەتی ئەوانەی کە هەیانە و نیانە جیاوازن بەڵام هەیەتی دەڵێ نیمە منش ئەڵێم خوا بە درۆت نەخاتەوە کە تۆ دەڵێ نیمە مادەم حەز لە نەبوونیە خوا بە درۆت نەخاتەوە نەبوونت کە چونکە تۆ هەرە کڕۆزەیتەوە خوای گەورە دەفەرمێ قتل الإنسان ما أكفر إنسان بكشت بچی بۆ ئەوەندە سبڵ و بێوەفای بەرامبەر بە خوای گەورە بۆ ئەوە نەکڕۆزەیتەوە بەڵێ خۆشەویستان
لحديثك صحيح أبو داود هاتوا جابر كري عبد الله دفرمي آمادبون لقل بيغمري خوادا صلى الله عليه وسلم نيجي ججني قربان مان كرت لما صلى لشوية لك لدروي المزقوت نيج مان كرت لقل خوشويستي خوادا صلى الله عليه وسلم أيو كساني تواناي قرباني تانية جو بقرن بلان براسي توانا تانية كاتك بيغمري خواد صلى الله عليه وسلم خطبكي تواو كرت نيجي ججن لسد من بركي دابزي براني كان بو هنا برانيك پیغمبری خواه صلی الله علیه وسلم بدستی مبارکی خوی برانکی سر بری چی فرموی بسم الله والله اکبر هر کاتی حیوانی ملیش که شتکتان سر بری بسم الله والله اکبر او سنتی پیغمبری خواه صلی الله علیه وسلم بیکن هندی علماء واجبه بدستی مبارکی خوی برانکی سر بری و فرموی بسم الله والله اکبر هذا عني وعمن لم يضحي من أمتي فرمي خواجان أما بو خوما وبو أو كسانشك لأمتكي من تواناي قربانياني حتى رجي قيامت خواجان پاداشتی قربانیان بو بنووسە بێگومان خوا بۆتە نووسێ مادەم حەز لێتی توانات نییە بەڵام ئەگەر زانایان دەفەرمون ئەگەر کەسێک ئێستا پارەکەی بەدەستەوە نەبوو دروستە قەرز بکە قربانی بکە مادەم بتوانێت بیداتەوە بە ئاسانی با قەرز بکە ئێستا بەدەستەوە نییە حیوانێ بە قەرز بکڕە یا لە کەسێک هەنێ پارە قەرز کە حیوانێکی پێ بکە قوربانی دوایی وردۆتە پارەکەی بدەرەوە مادەم توانات هەیە بەڵام ئەگەر توانای دانەوەی قەرزەکەت نییە ئەوە قوربانی لەسەر واجب نییە بۆیە هەر کەسێک لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەقیر و دەستکورت بێ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم قوربانی بۆ کردووە بەڵام ئەوانەی کە بەڕاستی فەقیرن و دەستکورتن پاریان نییە لە ماڵەوە ئەمە هەواڵێکی خۆشە بەو کەسانە لێرە پرسیارێ دروستە بێ لای زۆرمان مەڵێ سەرمان لێ شێواوە ئەم مەسەلەیەکە خلافی تایە لەوانەیە کەسێتر بیلعەکسی من بڵێ و دڵنیاش بەوا دەڵێ ئایا قوربانی بۆ مردوو دەکرێت بە تایبەتی دایک و باوک بەبێ ئەوەی وەسیەت بکەن یەکەم خاڵ ئاگادار بن کۆمەڵێک عولەمای زۆر دەڵێن قوربانی دروستە بۆ دایک و باوکت بیکە یا بۆ کەسێکی تر بۆ مەرجەی وەسیەتی کرد بێ ئەڵێن ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ حیوانی سەر بڕی بەرانی سەر بڕی فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسیەتی بۆم کردووە قوربانی بۆ بکەم منیش قوربانی بۆ دەکەم ئەو حەدیثە صحیح نییە ئیمامی ترمزی کە بە ڕیوایەت کردووە غەیری ئەوش هەتا ئێستا عولەمایان دەفەرمونم حەدیثە صحیح نییە کەواتە ئەو حەدیثەی باسی وەسیەتەکە صحیح نییە و ضعیفە ئیشی پێ ناکرێت ئەو زانایانش کە دەڵێن ئەبێ وەسیەتکە ئیعتیماد دەکەنە سەر ئەو حەدیثە ضعیفە ئەو ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ بۆیە حەدیثی صحیح نەهاتۆ باسی وەسیەتکە دەیا حەدیثە بوخاری مسلم و غەیری بوخاری مسلم داهاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری نەکردو ئێمە خێر و سەدەقە بۆ مردوەکانمان بکەین بە تایبەتی دایک و باوک فەرمێتی بەڵێ بۆی بکەن حەجی بۆ بکەن سەدەقەی بۆ بکەن بیری بۆ لێ بکەن هەمووی حەدیثی لەسەرە بەڵام تۆ ئەم حەدیثانە واز لێبێنی بەئاڵێتە حەدیثێکی ضعیفەوە بەڕاستی ئیشی پێ ناکرێت بۆیە قوربانی بۆ دایک و باوک دروستە بەڵام بەچی مەرجێ نەک تۆ یەک حیوانێ بکەی بۆ دایک و باوک و تەواو ئەگەر تۆ بتوانی حیوانێ بۆ دایک و باوکت بکەی حیوانێکیش بۆ خۆت بکەی چاکە ئەگەر نا لەوەی خۆتە دایک و باوکت بەشدار کە وە دەتوانی حیوانێکی گەورە جوانەگایەک مانگایەک بکەی گۆرەکەیەکی باش کە تەمەنی قوربانی هەبێت دەتوانی بیکەیتە قوربانی بۆ خۆت و هەندێک مردووشی تێ بکەی بۆ حەوت نەفەرە بێ بۆ حەوت ماڵ یا حەوت نەفەر لەم حەوت نەفەرە تۆ دەتوانی یەک دوو مردووشی تێ بکەی یەک دوو پشکی بۆ مردوو دابنی 5 زیندوو لەگەڵ 2 مردووە بۆ نمونە 6 زیندوو مردوویەک ئەمانە دروستە دایک و باوکیش چۆن دەڵێ فریە هەموو شتێکی بۆ دەبێت ئەو کەسانی کە ئەڵێن حەدیثی وەسیەت ضعیفە من حەدیثێکتان بۆ دەهێنمەوە حەدیثێکی صحیحە لە صحیحی ترمزی هاتووە یەکێک لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ناوی ئیمامی عەمری کوڕی عاسە ناویمان بیستوە عەمری کوڕی عاسی کوڕی وائیل ئیمامی عەمر وتی هات بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەمەوێت شتێک بۆ باوکم بکەم کاتی خۆی وعدی داوە 100 کۆی لە ڕزگار کە
براکەم پەنجای بۆ کردووە پەنجای ماوە من ئەتوانم پەنجا کۆی لە ئازاد کەم لە بەرەوەی باوکم نەزری کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی بە ئیمامی عەمر فەرمووی ئەمە بە جوانی گوێ لێ بگرین ئین ئەباکە لەو کانە موسلیما، ئەمە حەدیث صحیحە، ئەگەر باوکت مسلمان بووایە، چونکە باوکی مسلمان نەبوو، عاسی کوڕی وائیل بە کافری بە مشتیکی مرد پەنا بەخوا. فەرمووی ئەی عەمر ڕەزای خوای لێبێ، ئەگەر باوکت مسلمان بووایە، واتە باوکی بە مسلمان نییە؟ ئەلحەمدوللا مسلمانە، سپاس بۆ خوا. ئەگەر باوکت مسلمان بووایە فأعتقتم عنه أو تصدقتم عنه أو حججتم عنه بلغه ذلك. سهيل كان جوان سي حديثك بكين حديث صحيح معناه بعض حديثك ضعيفة أما براسي كارسات. أجر باوكت مسلمان بوايا كويلت بو آزاد بكردايا كو نزلي كردوها، أجر صدقة وخيرت بو بكردايا، أجر حجت بو باوكت بكردايا مسلمان بوايا بلغه ذلك بي أجيشت خيركي. وات أجر مسلمان به باوكو دايك تواني خير وصدقي بوكي قربانيش صدقه بس صدقه ناوي هاتوه صدقه واتها مشتكي خيرها صدقه بويا قمان اللوانا بي إن شاء الله دايك وباوكت وصيت بك نيكا قرباني بوبك وبراكاني شد كسك برايك كسك مردوتة تيو قرباني بوبكي بو كوريكي خوت لقل خوتا بجداريكو أو إن شاء الله أبيت بتنيا بوي مكة دايك وباوك جياوازا إلا ما قال حيواني قوربه لجوانا قايا قاعدة تواني براكتي كركتي تيبكي بشيكي بو دابني أو زانان دفرمون دروسته بويا قرباني بو مردو دروسته ببي وصيت بس بو مرجي قرباني بو خوش بكي نك يك حيوان صبري بو باوكو دايكتو خوشي هيج نكي بو خود چكو خود لا بيشتري. اما خالكي دو خالي ما دمو باسي كم لكوتايدا خالت لو خالانك زور جرينجا ام دروجه هاتا بيشوا اما زوجة اليوم عليه دبي پیغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمي اگر او دروجه هاتا بيشوا كسك لئيو بان نينوچي نكات ومول خوي نكاتوا. اما سلا خلاف تاعي لكون وتعزو لبين زانايندا عندي لزانايندا فرمون حرامه مگر ضرور بكسك حرامه مول خود بكيتوا نينوكت بكي عندي لزانايندا فرمون مكروهه واتا باش نيه عندك شيء بدون خنامه الان حرام نيه مكروهش نيه بلام ئیتر ئینسان شتێکە ئەگەر ضرور نەبوو خۆی لێ پارێزێ. ئیمامی ئیبن عوسەیمین ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەگەر ڕیشیش تاشی کە مخالەفەی و حرامە قوربانیەکەت بکە چکە ڕیش تاشین شتێکە و قوربانی شتێکی ترە. بۆیە مەڵێ بەخوا تازە مادەم موم لە خۆم گرە قوربانی ناکەم قوربانی خۆت بکە ئەوە جێگای خۆی دەگرێ و جێگای خۆی دەگرێ. ئیتر ئایا حرامە یا باش نییە خۆتی لێ پارێزە ئەوەندەی تواناتێ ئینشاءڵڵا. ئەگەر لە حاڵەتێکا خێزانیشت قوربانی بکات لە ماڵەوە ئەو پیاوەکە ئاساییە چی لە خۆی بکات. ئەگەر پیاوەکەش کردی خێزانی ئاساییە مو لە خۆی بکات و نینۆکی بکات. ئەمە خاڵێکە خلافی تێدا ئەم مەسەلە والله ئەعلەم. ئینسان ئەگەر پێویستە بۆ خۆی لێ پارێزێ پێش ئەوە نینۆکت بکە هەتا ئەو دە ڕۆژە عیبی نابێ ئینشاءڵڵا مووەکانیش خۆتی لێ پارێزێ ئینشاءڵڵا ئەم چەند ڕۆژە. ئاخر خاڵ ڕۆژی عەرەفە لە پێشمانە بە ئیزنی خوا ئینشاءڵڵا بە ئیزنی خوا. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ڕۆژووی ڕۆژی عەرەفە ئینشاءڵڵا ئومێدەوارم کە لای خوای پەروەردگار قبول بێ ئەو کەسەی بیگرێت خوا لە گوناهی ساڵێکی پێشووی ساڵێکی دوایی خۆش بێ. بۆی ئینشاءڵڵا ڕۆژی عەرەفەش ئەلحەمدولیلا گشتمان بە ڕۆژوو دەبین بەڵام وەکو یادخستنەوەیە ئینشاءڵڵا لە دەست خۆتانی دەرمەکەن بەخۆی هیچ شتێکەوە. ڕۆژی عەرەفە زۆر گرنگە ئەگەر ئەم نۆ ڕۆژەش پێت کرا چەند توانات بۆ ڕۆژوو گرەشت نیە ئەگەر هەمووشی نەگری ئاساییە بیشی گری سونەتە بەڵام عەرەفە تایبەتە. گوناهی دوو ساڵت ئەوەرێنێ بە ئیزنی خوا قەت لە بیری نەکەی ئینشاءڵڵا هیچ ساڵێکە تا ڕۆژەی دەڕۆیتەوە بە خزمەتی خوای گەورە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني دواي دعاء خير يعني كدو خوايا أواني نخوش نسد جاك وتن خوايا الشفاء بدي أواني درد دار خوايا رحمة لبكي أواني كي شو مشكلة هي خوايا كاريان بو آسان كي رحمة لبكي أواني زواج يعني كدو خوايا زواج يعني بو آسان كي
یا رب العالمین چی ئافرەتن چی پیاون خوای گیان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی خۆشی و بەرەکەت بڕژێنی بەسەرمانە خوای گیان نوێژ ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کەی ئاخرمان بەخێر بگێڕی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.